بینەرانی یازی سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی وەیاز و خۆشەوی شاد دەبمەوە لە شاری ئەولێر تیمەکانی کۆمەڵی دادگەری ئەمشەو بانگەشە دەکەن بۆ لیستی 285 پارتەکەی خۆیان حزبەکەی خۆیان جا من دەسمە لای کادیرانی ئەم حزبە لێیان دەپرسم جیاوازی کۆمەڵی دادگەری لەگەڵ پارت و هێزە سیاسەکانی دیکە چین خەڵک بۆ دەنگ بە کۆمەڵی دادگەری بدا و لەم هەڵبژارنە بە تایبەتی چ شتێک زۆر زەرورە کەوا خەڵک وا لێ بکاتن دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا خزمەتەکانی چی بوون ئایا شایانی ئەوان ئێستا هاوڵاتیانی یاریمی کوردستان دەنگدەران متمانەی خۆیان بۆ حزبە ببەخشن ئێوە لەگەڵمان نابن بیسەر و بینەرمان بن من کۆمەڵی دادگەری کوردستانێ خاوەن خەرمانی سەروەری داستانێ شنەی شەماڵی گەرمیان و جێستانێ ڕەنجی خاکێ بەیامی شەهیدانێ ڕەنجی خاکێ بەیامی شەهیدانێ سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش ما وصل سپاس خزداتەوە. پێم بڵێ کۆمەڵی دادگەری با بڵێم لە ڕووە ئاینیەکەوە چەندێک خزمەتی بە دینی ئەم خەڵکە کردو کە ئاینی پیرۆزی ئیسلامە مجتەمەعی ئێمە مجتەمەعەیەکە پابەندە بە ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵ چەندێک کاری کردووە بۆ چەسپاندنی شریعەت. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان حقیقەتەن ئەو پرسیارە گرنگ بۆ ئاراستەی جەماوەر و کۆمەڵی کوردستان بکرێت خەڵک ئەو شاهدی بدا بە بەڵام ئێمە وەکو بەبیر هێنانەوە بەبیر ئەو برا و خوشکانی خۆمان دێنینەوە هەو دەنگدەرانەی کوردستان دێنینەوە کە بەڵێ کۆمەڵی دادگەری ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە هەموو بوارەکان لە دەعوە بانگەواز لە فێرکردنی قورئان و حەدیث و سەنتەری حکمە و دەستگای بەخشین هەتاوەکو لە کوردستانەوە بەرەو غەزە و بەرەو فەڵەستین ئەو هەموو کۆمەکی تعاونەکرا ئەوە دەبێت خەڵک شاهدی بدا بەڵام ئێمە بەبیر خەڵکی دێنینەوە ئەو بانگەشەی ئێمەش کە دەیەکەین بەڕاستی تەنها بۆیە کە خەڵک بزانێ بەڵێ کۆمەڵیش پانتایی و سەقل و گەورەی خۆی هەیە ئەگەرنا دەنگدەرانی کۆمەڵی ئیسلام دادگەری دوو هۆکاری هەیە کە پێویستی بە بانگەشە نیە یەک ئەوەیە کە دەنگدان بە کۆمەڵی دادگەری دەنگێکی ئەوکو دەڵێ عەقیدەییە وەلا ئوبەڕاءە یعنی خەڵکی کە دەنگ دەدا دەنگێکی عەشوایی نیە دەنگێکی مردوو نییە ئەو خەڵکی کە دەنگدا وەکو دین دەنگ دەدا کە بڵێ دەبێ ئەو کەسەی شایستەیە بە ژین و بە دینی خەڵک ئەو کەسە هەڵبژێردرێ و هەروەها لەبەر ئەوەش کە خەڵکی ئێمە خەڵکێکە ئەو هەموو چاکە و باشە و خێری کۆمەڵ دەبینێ و بۆ خۆی هەوڵ دەدا کە ئەگەر وەزیرمان هەبوو بێ هەر لە پێشەوە بووە ئەگەر پەرلەمانتار بەر لە پێشەوە بووە ئەگەر هەر بوارێک و هەر ئۆرگانێکە بێشکور بۆ خوا کۆمەڵی دادگەری لە لووتکە بووە و لە خزمەت و لە دادگەری و لە حتا لە جولاندن و لە هەژاندنی حکوومەت لەو هەموو گەندەڵی کەوا کردوێتی با خەڵک شادی بدا کە بڵێ الحەمدولیلا کۆمەڵی دادگەری لە پێشەوەی هەرە پێشەوەی ئۆپۆزیسیۆن و معارەزە بۆ وەدەسێنانی مافەکانی هاوڵاتیان مامۆستا دەتوانین بڵێن ئەرکە لەسەر مسلمانان دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن دەنگ بە نوێنەرێک بدەن کە ڕازگۆ بێ کە دەست پاک بێ کە ئەمین بێ بۆ ئەو پرسیارە وەڵامەکەی دەچینەوە خزمەت قورئان کە گەورەمان یوسف سلامی خوای لەسەر بێ کە فەرمی ئیجعلنی عەلا خەزائن الأرض إني حفیظ علیم من بکەنە دەست ڕاست و دەم ڕاستی خۆتان لەبەر ئەوەی من کەسێکم هەم شارەزام و هەروەها هەمیش ئەمینم لەبەر ئەو هۆکارە کە کۆمەڵی دادگەری کەسێکی گروپێک و لایەنێک و حزبێکی ئەمینە دەستپاکە لە ناحیەی کۆمەڵایەتیش ئەگە ببینی لە ناو پرسە لەسەر قەبران لە هەموو بوارەکان کۆمەڵی دادگەری شکر بۆخوا کار و ڕۆڵی گەورەی هەبووە بۆیە ئەرکێکی شەرعیە کە خەڵکی مسلمان خەڵکی مزگەوت خەڵکی نوێژ خوێن خەڵکی قورئان خوێن خەڵکی کە دژی کوفر و دژی ئەو هەموو سنتەر و مەسازێکەوە هەیە ئەو هەموو هاوڕەگەزبازێکە هەیە ئایا من دەڵێم خەڵکینە ئێوە ڕازین بەو کردنەوەی ئەم هەموو سنتەر و مەساج و ئەو هەموو شوێنی هاوڕەگەزبازیە و وەفرێدانی حیجاب و پێچەی مسلمانان و ئافرەت و ژنی مسلمانان ئەگەر ڕازین ئەو کۆمەڵی وەلانین ئەگەر پێشی ڕازنین دەبێت کەسێکی وەکو کۆمەڵی دادگەری بێتە ئەو مەیدانە و هەروەها ئەوانش خزمەتیکەن بە دەنگدان شنەی شەماڵی گەرمیان و جێستانێ ڕەنجی خاکێ بەیامی شەهیدانێ ڕەنجی خاکێ سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا دەبینم سەرخاڵی بانگەشم بۆ کۆمەڵی دادگەری
پێویستە دەنگدەرانی هەرێمی کوردستان دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن ئەگەر بەڵەیە بۆچی؟ ئێمە بە دروشمی لەگەڵتاندا ڕازگۆین ئەم جارە بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەین ئەو دروشمە پێم وایە دروشمێک بووە لە سەرەتای دروستبینی کۆمەڵی دادگەری کاری لەسەر کردووە لەبەرەوەی ئێمە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ڕازگۆ بووین بەو ڕێژەی کە لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی هەرێمی کوردستان هەمان بووە ئێمە بەردەوام لە بەرەی خەڵک بووین لە ناو پەرلەمان پێشنیازمان پێشکەش کردووە بۆ باشکردنی بارگوزەرانی خەڵک بۆ پاراستنی ئەخلاق و هەروەها ئەخلاقی کۆمەڵگەی کوردەواری و دابوونەریتی کۆمەڵگەی کوردەواری بۆ پاراستنی ئاینی پیرۆزی ئیسلام لە ناو کۆمەڵگەی کوردەواری و هەروەها بۆ چەسپاندنی یاسا و دەستور بۆ چەسپاندنی یاسای قورئان بۆیە پێم وایە سەرڕاستترین هێز کۆمەڵی دادگەریە پاکترین هێز کۆمەڵی دادگەریە کۆمەڵی دادگەری ئەو هێزەیە کە یەک پەرلەمانتاری بەقەت 20 پەرلەمانتار 30 پەرلەمانتار لە ناو ناوەندی یاسادانان کاری کردووە لە لیژنەکان کۆمەڵی دادگەری جێ پەنجەی دیار بووە هەر لەو خولانی کە کۆمەڵی دادگەری بەشداری هەر لەو خولانی کە بەشدار بووە و کورسی و مەقعدی پەرلەمانی هەبووە پەرلەمانتارانیان چالاکترینی پەرلەمانتار بوون ئێمە بە یەک کورسی پەرلەمانی لە پەرلەمانی عێراق خەڵک هەموو بە شاهیدی هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەیانگو تەنها ئێمە یەک نوێنەرمان هێنێن نوێنەری کورد لە پەرلەمانی عێراق چونکە تەنها ئەو دەنگی حقیقی خەڵکی هەرێمی کوردستان دەگەێنێتە پەرلەمانی عێراق و هەروەها بە حکوومەتی عێراقی دەڵێ بۆیە کۆمەڵی دادگەری تاکە هێزە کە متمانێت پێ بدرێەوە و پەشیمان نەبی خەڵک پەشیمان نەبێ لەو متمانەدانەی ئێمە وەک کۆمەڵی دادگەری سەدان قوربانیمان داوە لە پێناو خەڵک ئێمە تەنها یەکەم هێز بووین کە لە پەرلەمانی عێراق شەهیدمان داوە پەرلەمانتارمان شەهید بووە یەکەم هێز بووین کە لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتارمان حەسانی لێوەرگیرایە و پەرلەمانتارمان سکاڵای یاسایی لەسەر تۆمارکرا لەسەر مافی خەڵک یەکەم هێز بووین لەسەر پاراستنی شکۆی مزگەوت سکاڵامان لەسەر تۆمارکرا ئێستاش یەکەم هێزین تاکە پاڵێ و ڕاومان هەیە لە ناو لیستی کۆمەڵ کە ئێستاش ئەمر قەبزی هەیە و ناتوانێت بچێت لە هیچ فڕۆکەخانێک لە هیچ مەرزێک بپەڕێتەوە بچێت سەفەر بکە بۆیە ئێمە بەردەوام لە پێناو خەڵک و لە بەرەی خەڵکدا بووین بەردەوام قوربانیمان داوە لەسەر شەقام لەگەڵ خەڵک بووین لە ناو پەرلەمان معانات و ئازار و ناسۆرەکانی خەڵکمان بردوتە ناو پەرلەمان. سلام علیکم. دەبینم دڵخۆشی و بانگەشە بۆ کۆمەڵی دادگەری دەکەی خەڵک چۆن لەبەرچی دەنگ بە کۆمەڵی دادگەری بدا لە ڕابردوو چی کردووە تاکو دووبارە یان زیاتر دەنگدەران متمانە بۆ حزبە ببەخشن و بتوانن نوێنەرەکانیان بنێرن بۆ پەرلەمانی عێراق. بەنای خی گەورە میرەبان بێگومان هەموو ئەوانەمان کە ئەو شەو لێرە خڕبووینێتەوە لە بۆ هەڵمەتی بانگەشە دەست پێکردنی کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر ئەگەر متمانەمان بە لیست و کاندەکانی خۆمان نەبێ لێرە خڕنابینەوە بانگەشەی بۆ بکەین بۆ بانگەشەشی بۆ دەکەن بۆ کۆمەڵی دادگەری کاندیدانێکی کاندید کردووە دەست و دامێنیان پاکە لە ناو ناسراوەکانی کۆمەڵگەی کوردەوارین کەسانێکن لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستان دابوونە وەک چۆن لە ڕابردوو شایەتیان بۆ دەدەین کە کەسی پاچی ناو کۆمەلگان لە داهاتوشدا دڵنیان ئەگەر ئەو ئەرکیان پێ بسرێ خەڵکی هەرێمی کوردستان متمانە بە کاندیدەکانی ئێمە بکە لە هەر سێ بازنەکەی کە تێدا بەشدارین دهۆک و سلێمانی و هەولێر بێگومانین لەوەی کە کاندیدەکانمان سەری دەنگدەرانی خۆیان شۆڕ ناکەن لە داهاتوودا بۆ لەبەرەوەی کەسانێکی پاک و دەست بەدەست نوێژن لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستاندا دەبن بەبێ جیاوازی وەک چۆن لە ڕابردوودا بەبێ جیاوازی خەڵکی هەرێمی کوردستانیان خزمەت کردووە لەو شوێن و پێگانەی کە پێیان سپێردراوە خەڵک متمانەی پێداون. زۆر باشە لەسەر پێنەدانی موچە بە فەرمانبەرانی یاریمی کوردستان موچەخۆرانی یاریمی کوردستان کۆمەڵی هیچ مۆقیفێکی هەبوو؟ بێگومان کۆمەڵی دادگەری لە ڕابردوو لە داهاتوودا مۆقیفی جددیتری دەبی لەسەرەوەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدا لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان بۆتە هۆی ئەوەی کەوا باجی سیاسەتە هەڵەکانی دەسەڵاتی زۆنی سەوزی هەرێمی کوردستان بدا لە ڕابردوودا ئێمە ئەگەر زۆنی سەوز هەردوو زۆنەکە زەرد و سەوز هەردوو زۆنەکە بەبێ جیاوازی بەشدارن لەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران ڕوبەڕووی دەبنەوە لە ڕابردوودا و لە داهاتوشدا ئەگەر هەر بەردەوامن لەسەر ئەو سیاسەتە سەقەتەی کە پێشتر پیادەیان کردووە خەڵک لەو نێتانەی کە تێیدا هەیە بێگومان بەردەوام دەبێ هەر ئێستا موچەخۆری هەرێمی کوردستان بێمتمانەیە لەوەی کە کێشەی موچە ئەگەر چارەش بکرێ تەنها بۆ 2 مانگە
لە دوای هەڵبژاردنیانە ئەو مانگە ئەگەر دووموچیان پێ بدێ ئەگەر موچە چیش ینی وەربگرن ئەگەرنا لە دوای هەڵبژاردندا هەمان تاس هەمام دەست پێ دەکاتەوە لە هەرێمی کوردستان بە چەند مانگێک خەڵکی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی موچەیەکدا دەبێت. خەڵکی هەولێر دەنگ بە چێ بدا باشە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان خەڵکی هەولێر وەکو خەڵکێکی پارێزکار و دیندار و خاوەن ڕەوشت و بەها بەرزەکان پێویستە سەرنجی لەسەر ئەو کەسانە بێ کە هاوشێوەی خۆیانە، خەڵکانێک کە نوێنەرایەتی خۆیان بکە، خەڵکانێک کە دیندار بن، دەستپاک بن، ڕاستگۆ بن، خاوەن ڕەوشت و بەهای بەرز بن، نەوەکو لە ڕابردوو خەڵکانێک نوێنەرایەتی شاری هەولێریان کردیە کە سیمای شاری هەولێریان شێواندیە بەڕاستی هەر ساوند بە کردنەوەی شوێنی بەدڕەوشتی و برەودان بە بێهۆشکردنی گەنجەکانمان و خەڵکانێک نوێنەرایەتی ئەو هەولێریان کردیە کە دەستیان بردووە بۆ قوت و سەروەت و سامانی ئەو میلەتە. سەروەت و سامانی ئەو میلەتیان بەکارهێناوە بۆ بەرژەوەندیە کەسی و حیزبی و بگرە بنەماڵەییەکانیش. لە ڕابردوو بۆ خۆیان بوون، منداڵەکانیان پێڕاگەیشتن، ئێستا نەوەکانیشیان پێڕاگەیشتووە. لەبەرەوە ئەوە وای کردووە کە سەروەت و سامان و داهاتی ئەم وڵاتە بەشی موچەی تێدا نامینێتەوە، چونکە هەموو پشکێنە و پسر پسرێنەیە و لە بەرژەوەندیە کەسیەکان بەکار هاتووە و دەیان کەناڵی سەبەلاحی ئیعلامیان کە پێ دروست کردووە بەهۆیەوە کە ئەوە بەدایان ملیۆن مانگانە خەرجیان دەبیتن، ئەو خەرجیانش بە تەکید لە قوت و موچەی ئەو خەڵکە دەردێنن و بۆ بەرژەوەندێک کەسی و حیزبی و ئیعلامیەکانی خۆیان بەکاری دێنن. زۆر باشە کاکتۆر بە کورتی پێم بڵێ خەڵکی هەولێر بێزارە لەو دەسەڵاتە؟ بەدڵنیاییەوە خەڵکی هەولێر لە هەڵسوکەوت و ئاکاری ڕەفتاری ئەو دەسەڵاتەی کە لێرە حاکمە بێزارە، لەبەر ئەوەی کە تەماشا دەکەی ئەو خەڵکە برسی کراوە، ئەو خەڵکە بێ ئیش کراوە، بڕۆ بە هەزاران گەنجی دەرچووی زانکۆ پەیمانگەکانمان هەیە بێکارن بەرامبەر شتێکی دەستکەوتێکی کەم کرێکاری دەکاتن، شاگردی دەکات لەسەر دوکانێک لەسەر عارەبانەیەک شاگردی دەکاتن. بەڕاستی ئەو خەڵکە تەواو لەو دەسەڵاتە بێزارە لەبەر ئەوەی کە ئەو دەسەڵاتە نەیتوانیوە خواست و هیوا و ئاواتی ئەو میلەتە بێنیتە دی. دەپرسم ئایا چەندێک گرینگە بە تایبەتی ئافرەتانی هەرێمی کوردستان خوشکان دەنگ بە کۆمەڵی دادگەری بدەن؟ ئەگەر گرینگە لەبەرچی؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان کۆمەڵی دادگەری کوردستان خاوەنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە کە ڕێکخراوێکی جەماوەریە خزمەت بەسەر جەمچون و توێژەکانی ئافرەتانەکات و بۆ تەقەڵغان بۆ پاراستنی بەها باڵەکانی کۆمەڵگەی کوردەواری، بۆ تەقەڵغان بۆ پاراستنی خێزان و کارەکات بۆ پەروەردەیەکی ڕەسەن. یەکێکی تر لە پرۆژەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پرۆژەی سۆمای چاوانە کە بە هەزاران منداڵی بێباوک و ئەو ئافرەتانی کە هاوسەریان لەدەستداوە لە بنکە و بارەگاکانی سۆمای چاوان هاوکاری مادی و معنەوی وەرەگرن، پاڵپشتی مادی و معنەوی ئەکرن و ئەرکی سەرشانیان سووکەکرێ. ئەگەر ڕۆژانە سەردانی بنکە و بارەگاکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە سەراسەری کوردستانە بکرێ، سێرەکەی بۆتە لانکەیەک بۆ پەروەردە و پێگەیاندنی کچانی گەنج لە ڕێگەی خولەکانی چ درێژ خایەن چ کورت خایەنەوە. بۆیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوە بەهێزانەی کە لە سەنگەری داکۆکیکردنە لە مافەکانی ژنان و دەیەوێت ژنان بە مافی ڕەوای خۆیان بگەن ئەوەی لە شەریعەتی خۆی پەروەردگارە دانراوە و داوای جێبەجێکردنی ئەماکە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یەکێک بۆ لەو ڕێکخراوانەی بەردەوام دژی هەر جۆرە کەلتور و بەرنامەیەکی نامۆ بووە کە هاتۆتە کۆمەڵگەی کوردەواری و بۆتە هۆی تێکدانی پەروەردەی ئیسلامی و پەروەردەی ئاینی و تێکدانی شیرازەی خێزان. ڕێکخراو خوشکانی ئیسلامی کوردستان ئەو ڕێکخراوە بووە کە بە
تەمەنی 33 ساڵەی خۆی توانیوێتی لە زۆربەی کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانسەکانی ناوخۆ و دەرەوەی وڵات بەشدار بێت و خاڵێکی بەهێز بێت بۆ داکۆکیکردن لە ئافرەتی ڕەسەنی کوردەواری دژی هەموو ئەو کولتورە نامۆیانەی کە بە شێوازی جیاجیا دێتە کۆمەڵگەی کوردەواریەوە. زۆر باش مامۆستا بەیەک ڕستە پێم بڵێ لەبەرچی گرینگە خەڵک دەنگ بە کۆمەڵی دادگەری بدا بەیەک ڕستە. کۆمەڵی دادگەری کوردستان چۆن جێی متمانەی خێرخوازانە ئەمانەوێت جێی متمانەی خەڵک بێت بۆ بەڕێوەبردننی وڵات و داکۆکیکردن لە مافی خەڵک و پەهێزکردنی پێگەی کۆمەڵی دادگەری کوردستان وەک بەهێزکردنی پێگەی هەژاران و نەدارانە لە کۆمەڵگەی کوردەواریدا. قاوەڕوو لەو جۆش و خۆشێ بەهێزی بیر و باز و هەست و هۆشێ قاوەڕوو لەو جۆش و خۆشێ بەهێزی بیر و باز و هەست و هۆشێ. سلام علیکم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله. دەبینم سەرقاڵی بانگەشەکردن بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری. جا پێم بڵێ پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یان بڵێم دەنگدەرانی هەرێمی کوردستان دەنگ بە لیستی 285 کۆمەڵی دادگەری بدەن ئەگەر وڵامەکەت بڵەیە لەبەرچی؟ بەڵێ بێگومان پێویستە خەڵکی کوردستان خۆی بەڵێ بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری بکە بەڕاستی. ئەگەر نا بەڕاستی و پەڕی بێ وفایە چووکە هێزێک بووە هەردەم لە بەرەی خەڵک و جەماوەر بووە، هێزێک بووە بەردەوام قوربانی داوە، هێزێک بۆ توانیوێتی بەها بەرزەکانی کۆمەلگای کوردی بپارێزی، دین و ئەخلاقی ئەو کۆمەلگایە بپارێزی. ئەگەر پێم وایە کۆمەڵی دادگەری نەبووایە بە تایبەتی بەڕاستی ئێستا کوردستان بەیانی بە ئاقاری شتدا ڕۆیشت بوو. جا بەڕاستی من هەموو کوردستان قەرزاری سەحوەی ئیسلامی وەرە بزات کۆمەڵی دادگەری. بۆیە ئێمە خۆمان بە جوندێکی کۆمەڵی دادگەری دەزانین و ئامادەشین لە پێناویدا هەموو خزمەت پێشکەش بکەین. باشە ساڵێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تێپەڕی بینیمان خەڵکانێک چوونە پەرلەمان بێ ئەوەی هیچ بکەن ماگانە پارەیان خستە گیرفانی خۆیان، بەڵام نەمان بینی یەک نوێنەری کۆمەڵ یەک دینار وەربگرێتن ئەسڵەن کۆمەڵ بایکۆتیۆن پەرلەمانی کرد. بەڵێ وڵی کۆمەڵ بێگومان دیارە خوای لەسەر خۆ بە ڕەقیب زانیوە هیچ کاتێک ئامادە نێت دەست بۆ ڕستێک باکە حەرام بێ ڕستێک بێ میلەتێک بێ میلەتێکی بەشخورا و مافخوراو بێ. من بەڕاستی دەستخۆشی لە نوێدەرەکانی کۆمەڵی دادگەری دەکەم کە ڕەتیان کردەوە بچن ئەو پارە وەرگن کە بەبێەوە یەک ڕۆژ بەڵەیەکیان دەستێک بەرزکەنەوە، چونکە بەڕاستی ئەوە بەشی خەڵکی کوردستانە. جا کۆمەڵی دادگەری سوپاس بۆ خوای گەورە چۆن لەگەر بەڵێنەکانی ڕاست بووە و لە هەمان کاتدا لەگەر خەڵک و جەماوەری کوردستانیش ڕاستگۆ بووە. دروشمەکەتان لەگەڵتان ڕاستگۆ دەبین پێم بڵێ مەبەست چێ لە ڕاستگۆ بوونتان؟ جاوەڵاهی خوای گەورە ئەمری پێکردوین پێمان دەفەرمێت و وەکون و مع الصادقین ئێوە لەگەر ڕاستگۆیان بن. جا ئەگەر خوا بە فەرمان بە ئێمە بکاتن چ جاوێمە لە فەرمانی خوا ڕابکەین، بەڵێ ئێمە ڕاستگۆین و هەموو کات ڕاستگۆ دەبین لەگەر خەڵک و جەماوەری کوردستان. وەکو گەنجێکی شاری هەولێر چەند دڵت خۆشە کە بانگەشە بۆ کۆمەڵی دادگەری دەکەین؟ بەنای خوای گەورە و میهرەبان پێشەچی بە خێراتنی جەنابتان دەکەم. بێگومان دڵخۆشین بە بۆنەی ئەوەی کە کۆمەڵی دادگەری دووبارە بانگەشە دەکات بۆ کاندیدەکانی و هیوای زۆرمان بە کاندیدە بەڕێزەکان هەیە و بەڕاستی پیاوی چاک و خوشتی چاک و دەستپاک و ئەمینن بێگومان دادگەرن بۆیە دادگەریمان هەڵبژاردو ئێمەش. باشە پێم بڵێ کۆمەڵی دادگەری چی بۆ گەنجان کردووە؟ بێگومان بۆ چینی گەنجان ڕێکخراوی قوتابیانمان هەیە زۆر خول و یاری و چالاکی زۆر چاچیان هەیە لە نێو ڕێکخراوی قوتابیاندا و وەکو چینی گەنجان وەکو خێرخوازی و ئەوەش دەبینین کە دەستگای بەخشینمان هەیە و نووری حکمەمان هەیە کە ئەمەش هەموو خزمەتی بە چینی گەنجان کردو و بە مناڵی هەتیوی کردووە. حکوومەت چی بۆ تۆی گەنج کردووە؟ واللهی زۆر بێزارم لە حکوومەت و زۆرش لێی تۆڕم و هیچ ئومێدێکم بە حکوومەتی هەرێمی کوردستان نییە. لەبەرچی؟ لەبەر ئەوەی من گەیشتم ئەم تەمەنە تا ئێستا هەلی کارێکی بۆ منی گەنج نەڕەخساندووە و بەڕاستی هیچ ئاوەدانێک و ئارامێکیش نابینم لە کوردستاندا لەبەرەوەی ئێستا وڵاتەکەمان بۆتە وڵاتی عەرەب و ئەوەی دەوڵەمەندە و بۆتە چینی پاشایەتی و چینی هەژارەتی و کۆیلایەتی. وەک دەبینین تەنها ئەوە کەسانە دڵخۆشن کە دەوڵەمەند و
و لە سەروی یاساون و خەڵکی هەژار و خەڵکی فەقیرش وەک دەبینین هەموو ڕۆژ دەچەوسێن دێنەوە و نەبوون و کەم دەرامەتن و بێزارن لە ژیان ینی وەکو گەنجێک لەو حکوومەتەی رازینی لەو دەسەڵات نەخێر شۆڕشی چاکسازی و ئاوەدانی ئەوەی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی شۆڕشی چاکسازی و ئاوەدانی ئەوەی ڕاستی و ڕەسەنایەتی و جوانی سلام علیکم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بين مامۆستا با لەوەی دەست پێ بکەم چەندرت خۆشە کە خۆت باگەشە بۆ خۆت دەکەی. الحمد لله والصلاة والسلام على نبي الله محمد وآله وصحبه ومن والاه زور بخير بين سر شاوان طبعا بياوك باوري بإيشي نبي نابي بيكا كباورشي بها بودا بي كيفي بي ما دام بيوايا إيشي شرعية ما دام بيوايا جهدك لو مرحلة شاء قدر زمانيا أصحاب غزان كرديا بيش مش سلفي أو كومالي لشاقتك جهاديان كرديا لدجي بعسو شريان كذا لبينا وخاي إن شاء الله ولا بينا أو ملتش لو حقوق أو ملتك شرعي بوا وكو كرامته وكو ماله وكو نفسه وكو عقله وكو دينه وكو أوانا استا لو مرحلة استا أما يكشت مان بيدكري دتوانين حركة شي بكين تسليمية واقعية بين كساني كشايستنا من بسنا أو رجاء تكليف مالك رامش لخدمة داينا إتر باور مان بو شيء هي وبي كيف خوشين أو جند زوانا أو دل صوزانا دبينين يعني سرم صور دميني لو ظروفي خلكانك هبن خوبك شانا لبينا وخاي جورا لشيني دورة وهاتون دسنا سر عامودي واشتي هالدواسن لبهما يعني هم يسم لبوان نكر دي غيري نصيحته خدمة دين نبي إتر والله كيف مبويدي ناش ميلو كسانة بخلش بين برون أو يشانة كانوا بخش دابنيش من مال اشتوانا كم هرسن خليش بانجشين خوانا خاصوكو زانا كان يوما لين يزولك أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب فلا تعقلون يعني لما تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون بخش من ديكين بخلش جدلين دستان خوش بي خوالتان رازي بي إتر ماشا دكتور جان أما پرسیاری بینەرانە من دڵنیام ئێستا بینەران و پرسیارە دەکەن دەڵێن دکتۆر ئەگەر چوو بۆ پەرلەمان دکتۆرەی هەر ئەو دکتۆرە دەبێت کە بوێر بووە ڕازگۆ بووە دەستپاک بووە لەسەر مافەکانی ئێمە داکۆچیمان لێ بۆ دەکا شەرمان بۆ دەکا ئەگەر دەنگم پێ بدەن هەتا گەنجم چیان بێلویان دەکەم ئینشاءڵڵەوەی پێم بکرێ بەس دوایە پاشی 15 ساڵی دیکە پیر بووم بە من بڵێن بڕۆ ئەو کاتی بشتم لەوانەیە پیا هەتا پیر بغیرەتی بڕەکەمتر دەبیتەوە لە خزمەت دامە ئینشاءڵڵا بەئیزنی خوای گەورە وەڵڵی نیەتمان وایە هەرچی چاکە لە بۆ مەسئلەی موچە لە بۆ مەسئلەی هەلیکار لە بۆ مەسئلەی ژینگە لە بۆ کەرتی تەندروستی لە بۆ ڕاستکردنەوەی کەرتی پەروەردە لە بۆ گەڕاندنەوەی ئەو مامۆستانەی کە بێمینبەر و بێناز بوون بەئیزنی خوای گەورە دەبێنە بهموو شوێک خزمەتیان کەم بەئیذنی رب العالمین ئەوان پشتم بگرن یان پشتم نەگرن بەڵام چاوم لێ بەڕاستی یەکەم کەس زانایانی ئاینی پشتم بگرن و هەولێریش ماشاءڵڵا مامۆستایان خۆش دەوێن تاکە مەلایەکم لەو هەولێرەی لە هەموو حیزبەکان کە خۆم هەڵبژاردبی مەلای کوردش هەمیشە بە مووقیف بوون الحەمدوللا مالای گەورەی کۆیە و مەلاکانی چ بە شیعری کوردی چ بە دەستی خۆیان چ بە علمی خۆیان خۆ بەخشانە خزمەتی ئەو میلەتیان کردو ئێمەش بە ئیزنی خوای گەورە لەسەر ئەو مامۆستایانە دەڕۆین خزمەتی دین و ژین و خاک و وڵات و هەرچی چاکەی ئەو میلەتەیە لە خزمەتیان داین ئینشاءڵڵا مامۆستا هەر بە کورتی پێم بڵێ بەو شێ وەڵامم بدەوە چەند خەڵکی ئەولێرت خۆش دەوێت واللهی زۆرم خۆش دەوێن باوەڕ بکە ئەمن کە لە ساڵی 96 لێرە فەقێ بووم لە هەولێر 95 لە سلێمانی بووم سلێمانی بەڕاستی جێ ڕۆشن بینی بوو زۆر خۆش بوو کە هاتمە هەولێرە ئەو سادەیە هەولێرم بینی یعنی ئێستا کە سۆرانم زۆر خۆش دەویست 15 ساڵن لە سۆران بووم کاتێک هاتمە هەولێرە گوتم ئۆی وەڵڵی دەم گوت قەت لێ ڕانایم لە هەولێرە بەڵام ئێستا زۆر یعنی داوای چەند شتیان لێ کردیمە لە سۆران دەرێم ناگەڕێمەوە یعنی هەولێرم زۆر پێ خۆش سۆرانش تابعی هەولێرە سەعات و شتێک دوورە ئەو ڕۆکە چوومە سۆران و هاتمە هێرش کەواتە هەولێر زۆر خۆشەویستە لە لای من چکە هەولێر کەنزێکە خەزینەیەکە ئەگەر خاوەنێکی چاچی هەبی پڕپڕە لە ئەولیا پیا و ساڵح لە خەیرات لە ڕزقی حەلال لە عائیلەی شەریف لە خەڵکی بەڕەحەم لە شوێنی باش لە شوێنی پاک لە
بڵێم یعنی چ دوێنەوە هەولێر لە باشە دەست دەکەوی هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین ئینشاءالله خەڵکی ئەلمانیت نامۆیە بە هەولێرێ ئەو مەساج و گوندی شەیتانی و لوبنانی و نازەم چێتە ئەوانە هەموو نامۆن لەناو جسمی ئینسانی دەرکێک لە جسمی سەرڕاتی یەکسەر دەورەی هەمووی زەر دەبی ئیلتیها بکالۆ چکە ئەو شتە نامۆیە لەناو جسمی ئەو شتە پیسانەی ئەلمانیەت و ئەلمانیەکان من نامۆن لە هەولێرە زۆر نامۆن دەبێ ئەو ڕووناسەبێ هەر دەرسن ئەو جا چاوتەن لە مامۆستای خۆیان دەریان پەڕێنین بە ئیزنی خوای گەورە نەمینن لێرە سەلامەت یا ڕەبی خاڵ خۆری بەرۆژێ لە پێناوی دادگەری تێدەکۆژێ لە پێناوی دادگەری تێدەکۆژێ وەکو گەنجێکی شاری هەولێر بۆچی متمانەی خۆت بە لیستی 285 کۆمەڵی دادگەری دەبەخشی چی وای کردووە کە دەنگ بدەی بەو لیستە واللهی لە سەرەتا بەخێربن سەر چاومە خاڵی زۆر زۆری هەیە یەکە لە خاڵەکان بریتێلەوەی کە پێویستەکە ئینسانی مسلمان ژیر بیت و عاقڵ بیت و بزانیت کە ئەو پرۆسەی هەردەکرێت یعنی ئەو پرۆسەیە یاسا دەردەکرێت بۆ توی پامنێر بۆ منی هاوڵاتی بۆ ڕێزە کە پامنێرە بۆ ئەوشی کە دەمان بینی دوایی بۆ هەمومان دەردەکرێت کە یاسا دەرکرا ناکرێ بڵێ وڵین ئەمن پابند نام پێوەی جا زۆر جاری وهەیە یاسا دەردەکرێت پێچەوانی قورآن و فرمودەکانی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم بۆیە ئەو بەڕێزانەی کە لێرن ئەو بەڕێزانە لە یەکێک لە لیستە تایبەتەکان کە کۆمەڵی دادگەریە ئەوانە کە دەستنە پەرلەمان بە پێی توانای خۆیان لا یکەلیف الله نەفسا إلا وسعها بە پێی توانای خۆیان ئەوەندەی کە لە دەسەڵاتیان هەیە نهی لە خراپەکان دەکەن و ئەمرش بە چاکەی دەکەن ئیدیش ئەوەندەش لەسەر ئیسانیە یعنی لەوانەیە زۆر جاری واشەوی بڵێن ئەرێ کاکە چستان پێکرایان گۆ سێ پەرلەمانتار چوار پەرلەمانتار دەن کاکە بنمونە لە 110 پەرلەمانتاری کاکە پێغەمبەر جاری وهەبوو پێغەمبەری وهەبوو کەس ئیمانی پێ نەینەیە دەکرێت و گلەی لێ بکەی بۆ کەس ئیمانی پێ نەینەیە دەکرێت ئینسان گلەی لێ پێغەمبەر نوحی کا بڵێ بۆ کوڕەکەت ئیمانی نێنە ئەمە چۆن ئیمانت پێ بێنم بۆیە یعنی ئەو قیاسەکان هەڵەن بڵێ گەندەڵی تێدا بڵێ خراپەکاری زۆری تێدا ئەمە بۆیە دەمانەوێت نەفەری باش بنێرینەوەی بۆ ئەوەی ئەو گەندەڵی کەم بیتەوە بۆی ئەو یاسانی سبێنێ بۆ من بۆ تو دەردەچی یاسایەک نەبی کە دژی قورآنی بی یاسایەک نەبی دژی فەرمودەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆیە بە بێگومانی دەنگم بۆ ئەوان باش ئەگەر کۆمەڵی دادگەری بەهێز بێ چی لە کۆمەڵگای کوردی دەگۆڕێ بێگومان ئەو کاتی دەتوانی گلەی بکەی بڵێ بۆ حکم بە قورآن ناکرێت توانی بڵێ کاکە ئەتوو ئیسلامی ئەتوو کۆمەڵی دادگەری ئەتوو حیزبەکەت ئیسلامیە ناوەڕۆکەکەت ئیسلامیە بۆ یعنی حکم بە قورآن ناکەی توانی بەس ئێستا توانی گلەی لە ئەو حیزبە دەسەڵاتدارانە بکەی بڵێ بۆ حکم بە قورآن ناکەی ئەسڵەن ئەو ئیمانی بە قورآن نییە ئەسڵەن ئیمان بە فرمودەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم ناکرێت ئینسان بە چەند مەسەلەن قسەکی باق و بریق فری بخوا بەڕاستی لەسەر دەمێست کەسێکی ببینی لە مزگەوتی بڵێ وڵاوانی ژنێژ دەکەن کەسێکی ببینی بڵێ وڵا ئەمەش مسلمانین وڵا جێژنتان پیرۆز یعنی تەواو ناکرێت ئینسان فری بخوا بۆیە ئەگەر ئەوانە لەسەر حکم بن ئەتوان حکم بە قورآن کەن بۆ بە بێگومانی ئەو کێشە زۆرانەی کە هەیە و 30 ساڵە هەموو ساڵێ و قەوانە لێ دەدێتەوە کێشەی موچە خەتای بەغدا ناخەتای هەرێمە ینی مشکلی زۆر سادە یعنی جارێ ناتوان موچەی ئەو خەڵکی بدەن کە بەڕاستی خزمەتی وڵاتەکەی دەکات چۆن دەتوانین وڵاتی بەڕێوە بات چۆن دەتوانین وڵاتی بەڕێوە بە بێگومانی ناتوانین بۆیە پەیامەکەم ئەوەیە ئەو گەنجانەی کە وەکو منن بەڕاستی بە گەرموگوڕی بستنە سەر سندوقی دەنگدان بۆی یەکێکی کێ تاقیکەنەوە هەموو ساڵ هەر ئەو حیزب عەلمانیانە هەر ئەوە لێ چاوەڕێ دەکرێت یعنی قسەی زۆر جوان هەیە تو پێغەمبەر فەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين ئینسانی مسلمان نابی لە دوو مار لە دوو شوێنی یان لە هەمان شوێنی پێوەدا دوو جار لەسەر یەک وایە کاکە تو هەموو ساڵ ئەوان هەڵدەبژێری و هەموو ساڵی هەمان ئەنجامت دروست دەبێتەوە کاکە ئەجار گلەی بکە یاساکە بۆ چێ دەردەچی وەڵا ساڵی پار مەعاش نەبوو ئەی ساڵی پێرار مەعاشە بوو ئەی ئەو ساڵ مەعاشە بوو هەرچی هەمان کێشەکان دووبار دەبوو بۆ چونکە هەمان کەسەکان نەگۆڕیە چاوەڕێمە بە بگۆڕێ بۆیە کەسەکان بگۆڕە متمانەت بە کۆمەڵی دادگەری ببەخشە متمانەت بەو لایەنە باشانە ببەخشە بزانە دەگۆڕیان ناگۆڕێ بەڵام لە ماڵی دانیشتووی و هەر یعنی گلەی دەکەی و دەنگیش بۆوان دەچیوت و دەنگیش بۆوانە دەدەی حتمما هیچ ناگۆڕێتەوە
ئەمجارە کاتی ئەوەیە سزای ئەو کەسانە بدەن کە ژێرخان و سەرخانی ئەم وڵاتیان لە بندەستە داهاتی ئەم وڵاتیان لە بندەستە و تاوەکو ئێستا خۆشگوزەرانی و ئاسوودەیان بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان فراهەم نێناوە کاتی ئەوەیە متمانەی خۆتان بەو هێزانە ببەخشن کە ڕازگۆن لەگەڵتان کاتی ئەوەیە متمانەی خۆتان بەو پەرلەمانتارە بوێرانە ببەخشن بەو حیزبانە ببەخشن کە پەرلەمانتاریان هەبووە بوێر بوونە ئازا بوونە ڕازگۆ بوونە داکۆچیان لە مافی تۆی هاوڵاتی کردیا نەکەن ئەمانە ئێستا بە قسە و با بڵێن بە بانگەشەکانی دەسەڵاتداران بڕوا بکەن چونکە ئەوان حکومڕانیان لەدەست بووە ئەوان تاقی کراونەتەوە ئەگەر بێزاری ئەگەر ناڕەحەتی ئەگەر گلەیت لەم بارودۆخە هەیە دەبێ هێزێکی ڕازگۆ تاقی بکەیەوە دەبێ دەنگ بدەی بە هێزێک کە جێگای متمانە بێتن داواتان لێ دەکەم هەمووتان بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگەکەی خۆتان بدەن بە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ ئەوەی پەرلەمانتارە بوێر و ڕازگۆیەکان داکۆچیتان لێ بکەن لە پەرلەمانی عراق هەروەکو لە ڕابردوودا چۆن داکۆچیان لە ئێوە کردووە کاتی ئەوەیە هەرچی گلەیتان هەیە لە ڕۆژی دەنگدان لەسەر سندوقی دەنگدان لە بیری نەکەن و سزای دەسەڵاتداران بدەن و دەنگ بدەن بە لیست و هێزە ڕازگۆکە تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ